وەرزی سەرماوسۆڵا دەستی پێکردووە و ئەو بەرمیلە نەوتەی کە بڕیارە هاوڵاتیان ئەم ساڵی پێبەڕێ بکەن هێشتا دیار نییە. من پێم وایە حکوومەت هەرێمی کوردستان لە سەرەتی ساڵانە نەوت بۆ هاوڵاتیان دابیم کا لە کاتێکدا ئێمە دوو پاڵاوگەی گەورەمان هەم بازیان هەم کار وە لەسەر حکوومەت و وەزارەتی معنی پێویستە بۆ هەموو هاوڵاتیان چل شارەکان چ لە ناوتە شاخاویەکان. قەزای سۆران یەکێکە لە ناوچە ساردەکانی هەرێم. لە وەرزە ساردەکاندا پلەکانی گەرمی بۆ نزیک سفر و هەندێک جارجێر سفر دادەبەزن. هاوڵاتیان بۆ گەرمکردنەوەی ماڵەکانیان نەوت بەکاردەهێنن کەچی حکوومەت هێشتا بەرمیلێک نەوتی پێنەداون. بەڕاستی ئێرە مەنتیقەشی شاخاویە بێنەفتیە نەفت نییە سەرمایە بەفر و بارانە قیامەتە ئەوێ مەنتیقەشی بەفر و بارانی ئێستا چاردەوران هەموو شاخ هەموو پڕ بەفرە ئەمە بەڕاستی بە بەرمیلەکی ناگەینە 15 ڕۆژیش. ساڵانە هاوڵاتی پێویستی بە 4 بەرمیل نەوتەیە کە ئێستا هەتا ئێستا بەس ناوچە شاخەکە یەک بەرمیل نەوت دابەش کراوە. سنووری ناو بازاری سۆرانیش تا ئێستا دابەش نەکراوە. وڵی مامە جەنە خۆی ئەگە حکومەت ڕاستەکەی حکومەت کەم تەرخەمە ئەوە لە مانگی حوتەوە دەستی پێکردە بۆ مانگی دەی کۆتایی پێهات ئێستا خەڵک تووشی سارد و سەرمە نهات بە وەزعەیە بەرمیلێ نەوت ئیستا بە 130,000 لە بەغدارێ بە 31 بسەنێ حکومەت 48 سەنێت ئایا ئەو کێ ڕەوای حەقا ئەو خەڵکەش فەقیرە و نیەتی زانم کابرا نازم دەبێ نەوتە بات دەبێ نەوت بەشی چیەکەت. لەگەڵ ئەوەی سەرەتای دەست بەکاربوونی کابینەی نۆیەم حکوومەت بەڵێنیدا لەم ساڵدا هەموو خێزانێک بەرمیلێک نەوتی سپی وەربگرێت بەڵام 1850 خێزانی دانیشتووی قەزای سۆران نەک هەر نەوتەکەی ئەم ساڵیان وەرنەگرتووە بەڵکو ساڵی ڕابردووشیان لای حکوومەت ماوەتەوە لە کاتێکدا حکوومەت کرێی نەوتەکەی لێوەرگرتوون. لە ناو سۆران بەڕاستیەک لە قائیمقامی قەزاکە دەڵێ قەرەبووکردنەوەی ئەو خێزانانە لە دەسەڵاتی ئەواندا نییە تەنیا ئەوەیان لەدەست هاتووە کێشەکەیان بە سەروی خۆیان گەیاندووە. ئەمە لە ناو سۆران بەڕاستیەک لە کێشەکانمان ئەوەیە کە ساڵی پار 1800 و تقریبان 50 کەسێک 50 عیلەیەک وەریان نەگرت فریان نەکەوتن مێڕا بکەن نەمانتوانین فریاکەون پەیوەندیمان کردووە ئەگەر بتوانین تعویزیان بکەین ویان ئەوان باشەشیان وەگرن بەڕاستی شێوازی دابشکریان تعویزکردنەوەیان لە دەسەڵاتی ئێمەدانە دەبێت لە سەرێ بڕیار بدەن تەوقعەکەین پاشی تەواوبوونی بە هەفتەیەکی تا دەڕۆژی دیکە ناو سۆران سنتەری سۆران ئینشاڵڵا دەست بە دابشکردنەکەین پرۆسەکە خێراترە لە ساڵی پار. سنووری هەر چوار قەزای سۆران و چۆمان و ڕەواندز و مێرگەسۆر 77,000 خێزانی هەیە تاوەکو ئێستا 26,000 خێزان نەوتیان بەسەردا بەشکراوە. بەپێی زانیاریەکانی پەیام هەر ئەو نەوتەی کە لە بەغدا و ڕەوانەی هەرێم دەکرێت نرخی 1 لیتر نەوت 106 دینارە کەوا بەرمیلێک نەوت دەکەوێتە 35,000 دینار بەڵام لە هەرێمی کوردستان بۆ هەر بەرمیلێک 48,000 دینار لە هاوڵاتیان وەردەگیرێت. سۆران بەهۆی هەڵکەوتەی جوگرافیای ناوچەیەکی ساردا لە زستانان هاوڵاتیان پێویستیان بە دابینکردنی 4 بەرمیل نەوت دەبێتن بەڵام تاوەکو ئێستا حکوومەتی هەرێم بەرمیلێک نەوتی بەسەر هاوڵاتیانی قەزای سۆران دابەش نەکردووە ئەمەش ئەرچی هاوڵاتیانی قورس کردووە بەهۆی گرانی نەوت لە بازاڕەکاندا. ئازادۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام قەزای سۆران.